چ زمانی کوردی، چ جلوبەرجی کوردی، چ بیرکردنەوەی کوردی، چ گۆرانی کوردی، چ وێنەی کوردی، ئەم هەموو شتانە بە جۆرێک لە جۆرەکان یان لە ڕوانگەی سیاسیەوە لێمان قەدەغە کراوە یا داگیرکەر هاتووە باج و خەراجی لەسەر داناوە. ئەم شتانە کۆمەڵێک کاریگەری دروست دەکات لەسەر تاژی کوردی کە ئەو ترسەی تیاچێنێت کە بەڕاستی ڕەنگە نەتوانێت لی دەرباز بێت. بەڵێ منیش لەگەڵتان با ئێمە لە خۆمانەوە دەست پێ بکەین، با لە ناو شاری هەولێرا بە عەرەبی قسە نەکەین لە خەڵکانێکە کە زمانی عەرەبەکان کوردی فێر ببن، با ئەوان کوردی فێر بن. ئای بەلەنجەیانە تۆ لەرجەوبی ئای بەلەنجەیان تۆ لەرجەوبی هی بەشمان نەکەی جان بەلەنجەیانە لەو هەموونی هی بەشمان